ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. مامۆستایانی زۆر بەڕێز و خۆشەویست جەنابی مامۆستا مسلیم بەرپرسی مەڵبەند و برایانی ئەنجومەنی سۆران، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر مولایەکماندا و خۆخوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا و لێی دەپاڕێنەوە خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندومان بکاتەوە ئینشاءالله تعالە. برایانی بەڕێز و خۆشەویست، پێم خۆشە پێشەوەی کە بێمە ناو بابەتەکەی کە ئامادەم کردووە وەکو پێشەچیەک بە خۆتان دەزانن کە هەرێمی کوردستان زۆری نەماوە کە بچێتەوە ناو پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی مەدەنیانەیە و لەو ڕێگایەوە ئەو خەڵکەی کە ناڕازیە، ئەو خەڵکەی کە گلەی و گازاندەی هەن، ئەو خەڵکەی کە مرتاح نییە بەو خزمەت گوزاریانەی کە حکومەت و حزبی براوە پێشکەشی کردوون دەتوانێتن ڕۆڵی خۆی ببێنێتن، دەتوانێت گۆڕانکاری دروست کاتن. ئەوەش بەوە دەبێت کە بەڕاستی خەڵکەکە زۆر بەگەرم و گوڕی بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و بەرپرسانێک خەڵکانێک هەڵبژێرن کە بتوانن چاکتر و باشتر خزمەت بە هاوڵاتیان بکەن و خزمەتی شایستەتر پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان بکەن و ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە داهاتێک بێ، شەفاف بێ، دیار بێ و ئەو داهاتەی کە دەستیش دەکەوێتن لە خەڵکی هەرێمی کوردستان خەرج بکرێتەوە و شوێنەواری ئەو داهاتەش دیار بێتن و خەڵکیش دڵخۆش بێ بە گەنج و بەلاو و بە پیر و بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە خۆشبەخت بن و وڵاتەکەی خۆیان خۆش بێ، بەرپرسەکانی خۆیان خۆش بوێن و هەر هاوڵاتیەکی کە بی دوێنی ڕازی بێ لەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش دەکرێن. ئەوەش بە چ دەبێتن؟ بەڕاستی بەوەی دەبێتن کە خەڵک زیاتر بەرچاوڕوون بێ و زیاتر حەریز بێ لەسەر گۆڕانکاری بە دەنگەکانی خۆی لە ڕۆژی دەنگدان. لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم، ئەو خەڵکەی کە ناڕازیە کە ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان گومانتان نەبێتن کە ئەو دەسەڵاتدارانەی کە هەرێمی کوردستانیان تووشی ئەو قەیرانە سیاسی و قەیرانی ئابووری کردووە زۆریان پێخۆشە و ئاواتە خوازن کە خەڵک دەنگ نەداتن، لەبەرەوەی ئەوان دەنگدەری خۆیان دەچێ دەنگ دەداتن و تەزویریش دەکەن، بەڵام ئەو خەڵکەی کە ناڕازیە و ئەو خەڵکەی کە دەنجی ئیسلاح و چاکسازیە کە دەنگ نادا دەنگەکانی کەم دەکاتەوە. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم، پرسی هەڵبژاردن هەم پرسێکی نەتەوایەتیە و هەم پرسێکی دینیشە. لەبەرەوەی کاتێک کە بانگ دەکرێی بۆی کە شایەتمانی بدەی دەبێ وەڵامی ئەو بانگ دەرە بدەیەوە و شایەتمانی بە حەق بدەی، ئەوەی کە لەسەر تۆیە شایەتمانیەکەیە نەتیجەکەشی ئایەکەی گۆڕانکاری دەکرێت و کەی ئەوەی کە تۆ ئاواتە خوازی جێبەجێ دەکرێت دەکەوێتەوە سەر دەنگدەرانی هەرێمی کوردستان و ڕۆشنبیری دەنگدەران و ڕێژەی زۆری بەشداربوونی دەنگدەران لە هەڵبژاردنەکان و خوازیارم ئەو هەڵبژاردنەی هەرێمی کوردستان جیاواز بێ لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو بە حەول و قووەتی خوا. برایانی بەڕێز و خۆشەویستم، ئەو بابەتەی کە پێم خۆش بوو لە خزمەتێوەی بەڕێز و خۆشەویستدا ئەم شەو تاوتوێی بکەین، ئەویش پرسی دەوڵەتداریە. پرسی دەوڵەتداری یەکێکە لەو پرسانەی کە ئەمڕۆ لە هەموو دنیا مشتومڕی زۆری لەسەرە. ابن خەلدون قسەیەکی زۆر جوان دەکاتن، دەفەرمێ ئەوەی کە شکستی خواردووە، ئەوەی کە کەوتووە، ئەوەی کە دۆڕاوە دائیمەن چاو لە براوە دەکاتن، تەقلیدی براوە دەکاتن لە هەموو شتێکی، لە قسەکردنی، لە شێوازی جلوبەرجی، لە شێوازی هەڵس و کەوت و عادەت و تەقالیدەکانی. ئەگەر تەماشەش بکەین برا بەڕێزەکانی خۆم،
لە دوای ڕووخانی خلافەی ئیسلامی عالەمی ئیسلامی بە پلانێکی داڕێژراو بەرەو عەلمانیەت برا، کۆمەڵە دەسەڵاتدارێکی عەلمانی بەسەردا مسەلەت کران، هوردە ڕووحی ڕووبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوە لە ناو موسڵماناندا مرێندرا. و علامەتی ئیستیفهام لەسەر هەندێک دەستەواژەی قورئانی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی کردووە، مەسەلەی جیهادکردن بزات علامەی ئیستیفهامیان داناوە و هەر کەسێکی کە باسی کرد بێتن تۆمەتێکیان خستۆتە پاڵ. لەبەرەوەم شەو ئەو برایەتان لە خزمەتتاندا ئەو پرسە پێم خۆشە زۆر بە وردی تاوتوێ بکەین. جارێ برا بەڕێزەکانی خۆم، کۆمەڵگەکان بەعام پێویستیان بە سیستەم و پێویستیان بە نیزامێکە بۆی کە ئەو کۆمەڵگەیە ڕێک بخاتن بەرەو پێشی بباتن. جا ئەو سیستەم و نیزامە چ سیستەمێکی ئیسلامی بێ واتە دینی بێ یان سیستەمێکی دەستکرد و عەلمانی بێ، ئەوە هیچ کۆمەڵگە و مجتەمەعەیەک نییە کە بەبێ سیستەم بەڕێوە بچێتن. ئەگەر هەر نەبێ سیستەمێکی خێڵەکی شوێنی ئەو دوو سیستەمەی کە باسم کرد دەگرێتەوە. یەک شت زۆر گرینگە ئێمە وەکو مسلمان و وەکو غەیری مسلمانیش، طبعاً غەیری مسلمان دەزانن ئیوان بە پلانە، بەڵام ئەمن و تۆی مسلمان دەبێ ئاگامان لەوەی بێت جیاوازی لە نێوان مێژووی ئیسلام لەگەڵ مێژووی مسلماناندا بکەین. دوژمنانمان هاتوون مێژووی مسلمانانیان پێناسە کردو بە مێژووی ئیسلام. بۆی کە طبعاً مێژووی مسلمانان پڕە لە هەوراز و نشێ و دەشتایی و چاکە و خەرابە و چونکە مێژووی ئینسانانە. مێژووی مرۆڤەکان بەدەرنیە لە کەم و کوڕی و کرچ و کاڵی و عەیب و عاری. لەبەرەوە هاتوون چیان کردو بۆ ناشرینکردنی دین، بۆ ناشرینکردنی شەریعەت، هاتوون مێژووی مسلمانانیان یەکسان کردو بە مێژووی ئیسلام، بەڵام بەبێ ئینسافی. چۆن؟ یعنی هاتوون خراپەی ئینسانەکانیان کۆ کردوتەوە لە خلالی 1300 ساڵ. مێژووی حکومڕانی مسلمانان لە خلالی 1300 ساڵ هاتوون هەرچی کەم و کوڕی و عەیب و عار و شکست و ناخۆشی و ناڕحەتی لە هەر شوێنێکی دەستیان کەوتووە کۆیان کردوتەوە، بەبێ ئەوەی کە هاتبن بە ئینسافەوە. ئەگەر باسی خراپەکانی مێژووی مسلمانانیان کردبێ، باسی چاکەکان و حەزارەت و ڕۆشنبیری و سەقافەت و بەرەو پێشوەبردنی وڵاتەکانیشیان کردبێت. خەڵکێکی بە زیویش وەکو باسم کرد لە مقدیمە کە چۆتە ژێر تەئسیری حەزارەتی ئەوروپی، حەزارەتێکە لەگەڵ ناخی ئینساندا تێک دەگیرێ، حەزارەتی تەکنۆلۆجیا و ئەوانە ناڵێ، حەزارەتی ئەخلاقی دەڵێن، کە چۆتە ژێر ئەو تەئسیرە وای کردووە کە خەڵکەکە شکوگومانی پەیدا بێت لە دینەکەی و لە مسلمانێتەکەی و لە عەقیدە و لە بیر و باوەڕەکەی. لەبەرەوەش تەماشە دەکەین برا بەڕێزەکانی خۆم، کوردستانی ئێمەش بەدەرنیە لە وڵاتانی دیکە حملەیەکی بە هەدەفکراو مسەلەت کراوە لەسەر مسلمانان. هەر شەوە و لە ڕاگەیاندنەکان تەماشا دەکەین بە شێوازێک شوبهە و شوبهات دروست دەکەن بۆ مسلمانان. لەبەرەوە دەبێت چاوکراوەتر بن و دەبێت بەڕاستی ڕۆشنبیرتر بین لەو بوارانە، بە تایبەتی کەسێکە بە ئارەزووی خۆی شەریعەتی ئیسلامی هەڵبژاردووە و عەقیدە و بیر و باوەڕ. برا بەڕێزەکانی خۆم، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو دینەی کە ناردوویەتی بۆ دەوڵەتداری ناردووە، ئەو دینەی کە ناردوویەتی بۆ دەوڵەتداری ناردووە.
زۆرتان ئاگا لەو خاڵەی هەبێت. یعنی دینی ئیسلام خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە ناردوویەتی بۆچی ناردووە؟ بۆی ئەو دینە منهەج و بەرنامە و سیستەمێک بێتن دەوڵەتی لەسەر بینا بکرێتن. بیناکردنی دەوڵەتیش تەماشە دەکەین فرە ڕەهەندە، کۆمەڵە فەرع و پەلوپۆی لێ دەبنەوە. لەبەرەوە تەماشای قورئان کە بنەمای ئەو دەوڵەتەیە کە دەوڵەتی لەسەردا بمەزرێتن و ئەوجا سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تێری و تەسەلترین منهەج و بەرنامەن بۆ دەوڵەتداری. تەماشە دەکەی لە ڕووی کۆمەڵایەتی ئیهمال نەکراوە، لە ڕووی عیلاقەی سیاسی ئیهمال نەکراوە، لە ڕووی عیلاقەی اقتصاد ئیهمال نەکراوە، لە ڕووی دروستکردنی خانەوادە ئیهمال نەکراوە، لە ڕووی عیلاقەی ژن و مێرد ئیهمال نەکراوە، لە ڕووی عیلاقەی دایک و باوک ئیهمال نەکراوە، لە ڕووی عیلاقەی منداڵەکان بە دایک و باوکیان ئیهمال نەکراوە، لە ڕووی عەشیرەت ئیهمال نەکراوە، لە ڕووی کۆمەڵگە و مجتەمەع ئیهمال نەکراوە، لە ڕووی دەوڵەت ئیهمال نەکراوە، لە ڕووی حەڵاڵ و حەرام ئیهمال نەکراوە. لە هەر بوارێکی دەوڵەتداری کە ئەوڕۆ دەوڵەتێکی مەدەنی پێشکەوتوو لەسەر چ بنچینەیەکدا دەمەزرێتن، تەماشە دەکەی لەو شەریعەتەدا زۆر بە تەفسیلی بنەماکانی هەڵس و کەوت و معاملە باس کراوە. و یەکێک لەوانە لە ڕووی سەربازی و لە ڕووی دیفاعکردن لەو دەوڵەتە کە یەکێکە لە پێگەکانی دەوڵەتداری. لەبەرەوە تەماشە دەکەین برا بەڕێزەکانی خۆم، دوژمنانی ئیسلام هاتوون هەموو بوارەکانی دەوڵەتداریان وەلاناوە، هاتوون هەندێک ئایەتیان هێناون کە باسی قەتل و قیتال و جیهاد و ئەوانە دەکەن کە ئەنەما ئیسلام دینێکی تونند و تیژی. وەرن با تەماشەکەین بە ئینسافەوە. هەرێمی کوردستان دەوڵەتە کە بە باسی خۆمان دەکەین نەخێر، بەڵام ئەو دەوڵەتە ئەو هەرێمە هێزی سەربازی هەیە یانە نا؟ هەیەتی زۆرێک لە هێزی سەربازیمان هەیە، هێزی پێشمەرگەمان هەیە، ئاسایشمان هەیە، ئەنجومەنی ئاسایشمان هەیە، یەکەکانی 78مان هەن، زێرەفانیمان هەیە، وەزارەتی ناوخۆ زۆرێک لە ناوەکانمان هەن. ئایا کەسێک کە بێتن، هەر کەسێک کە بێتن بڵێ کاکە وەڵا ئەو هەرێمە پێویستی بەو هێزە سەربازیە نییە، خەڵک چی پێ دەڵێت؟ دەڵێتەوە دوژمنی میلەتی خۆتی. چۆن نابێ هەرێمێک هێزێکی سەربازی هەبێ بۆی کە دیفاعی لێ بکاتن؟ حەقیشە، حەقە بۆی کە ئەو هەرێمە من خوازیار بووم کە ئەو هێزە سەربازیانەی کە باسم کردن لەوانە هەندێک لە ناوەکان ینی لە بیریشم کردنی داوای لێبوردنیان دەکەم ئەگەر لە بیرم کردبن، ئەگەر لە چوارچێوەی هێزێکی موحەد، هێزێکی یەکگرتوو کە لە ژێر بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا حەڕەکەی کردبایە و زۆر بە قووەتر با لە ئێستانەکە، دوژمنانی ئێمە نەیان دەتوانی بە خیلالی 24 ساعت نیوەی هەرێمی کوردستانمان داگیر بکەن. کەواتە خۆی لە خۆیدا هەر سیستەمێکی حکومڕانی چۆن پێویستی بە ئیقتصادە، چۆن پێویستی بەلایەنی کۆمەڵایەتیە، پێویستی بەلایەنی سەربازیشە. ئەتۆ تەماشە دەکەی لە سیستەمی دەستکردا کۆمەڵە نەس و دەقێکی یاسایی داڕێژراون بۆ ڕێزگرتن لە پێشمەرگە، عەفوەن بۆ ڕێزگرتن لە هێزەکانی ناوخۆ لە وڵاتانی دیکە. ڕۆژێک دانراوە بۆ احتیفال و بۆ بە گەورەدانانی
ئەو ڕۆژەی کە سوپای تێدا تەشکیل کراوە بۆ چونکە بوونی قووەت و هێز بەنەتەوە دەدا، هێز بە کۆمەڵگە و مجتەماع دەدات. وەکو گوتم کە ئیسلام بۆ دەوڵەتداری هاتووە، یەکێک لە بوارەکانی دەوڵەتداری پێویستی بەهێز و قووەتە بۆی کە ئەو شەریعەتە، ئەو مسلمانە، ئەو خەڵکەی بە ئارەزوومەندانە مسلمان دەبێ باوەش بە ئیسلامەوە دەگرێتن، هێز و قووەتێک هەبێ بیپارێزێتن خەڵک زوڵم مستەمی لێ نەکات. و بە خلالی 1400 ساڵیش 300 ساڵیش ئەو شەریعەتە ئەو هێز و قووەتەی هەبووە و دیفاعی پێ لە خۆ کردووە، دیفاعی پێ لە وڵاتەکەی خۆ کردووە، لە سنوورەکانی خۆ کردووە. شتێکی زۆر باشیش بووە. چۆن ئەمڕۆکە کاتێکە دەڵێن برایەکی پێشمەرگەمان، برایەکی ئاسایشمان جێی ستایش و دەستخۆشیە کە دیفاع لە سنوورەکانی هەرێمی کوردستان دەکا، بە هەمان شێوە تەماشا دەکەین کاتێک کە خەڵکێک لە سووریا دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکا، لە پاکستان دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکا، لە سعودیا دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکا، لە تورکیا دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکا، لە ئێران دیفاع لە وڵاتەکەی خۆی دەکا، هەموو خەڵک ستایشیان دەکات. بەڵام بۆ دەبێ هەموو خەڵکی ستایش کراو بێ، بەڵام بۆ مسلمانانێک لە چوارچێوەی شریعەتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا نازڵی کردووە کە باشترین و چاکترین بەرنامەی سەر ڕووی زەویە ئیرهاب و تیرۆر بێت. ئەوە شتێکی بە هەدەف و شتێکی بە ئامانجکراوە بۆی کە ڕوحی ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوە دروست بکرێت. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم با بینە سەر هەندێک لەو بوارانەی کە بە تایبەتی ئەها کە گوتم دوژمنان کە دێن باسی قیتال و جیهاد و ئەوانە دەکەن، بەڵام نایەن باسی جانبەکانی دیکە بکەن لە قورئانی پیرۆزدا کە خوای پەروەردگار ئەو قورئانەی ئەو منهەجەی بۆ دەوڵەتداری ناردووە. خۆ بەس باسی قیتال و ئەوەی تێدا نییە کاکە. تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم. بڕۆ لە قورئان بەدوادا بگەڕێ لە بەحث کەلیمەی قیتال لێ بدە. کەلیمەی قیتال لە دە ئاەتان هاتووە، ناچمە سەر ئاەتەکان. لە دە ئاەتان قورئان چەند ئاەتە؟ 6,000 قسوور. لە 6,000 قسوور ئاەتی دە ئاەت خوای گەورە باسی قیتالی کردووە. لەو دە ئاەتانە 13 جاران کەلیمەی قیتال دووبارە بۆتەوە. ئەوەتان لە فکر نەچێتن. قەتل لەگەڵ قیتال جیاوازە. قەتل ومن قتل مؤمنا متعمدا، جا قەتل بە هەموو نەوعەکانیەوە، کە قەتل بۆ حەیواناتیش بەکار هاتووە، بۆ هەموو بەمانە فراوانەکەی قەتل 77 جار لە کۆی 6,000 قسوور ئاەتی هاتووە. 90 لە 77 ئاەتی هاتووە، 98 جار دووبارە بۆتەوە. ئاگاتەن لێرانە بێت. ئەوە تەبەن پێویستە کە موسڵمان بەرچاوی ڕوون بێ لە شەریعەتەکە و لە دینی خۆی و لە مەنهەجەکەی خۆی. کەلیمەی جیهاد کە ئێستا محارەبەیەکی زۆری ئەو دەستەواژەیەی دەکەن، وەکو گوتم ئەمە هەموو جارە پێم خۆشە هەموو سەرەدێرێک بگەڕێمەوە سەر بڵێم کاکە ئیسلام بۆ دەوڵەتداری هاتووە. یعنی سبەینێک ئەو میلەتەی کوردی ئێمە بڕیار بدا سەرکردەکانی بەڵێن کاکە ئێمە حکم بە شەریعەتی خوا دەکەین، دەستورێکی متەکاملی لەبەردەستە، بەشێکی ئەو دەستورە سیستەمی چییە؟ دیفاع و سیستەمی سەربازیە. ئەو کاتەی خوای گەورە کۆمەڵە مستەڵەحاتێکی بەکارهێناوە بۆ ئەو کەسانێک کە دیفاع دەکەن، بۆ ئەو کەسانێک کە دەکوژرێن و ڕێز و حورمەتێکی تایبەتی لێناون. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم کەلیمەی جیهاد 4 جاران بەکار هاتووە لە قورئانی پیرۆز لە کۆی 6,000 قسوور ئاەتی. یعنی تو وەرە هەندە بێ ئینساف بی. ئەو دەستورە متەکامیلە هەمووی بێنی وەلانەی بێ وەڵا، 'ئەوە ئیسلام
هانی تند و تیژی دەدا باسی جیهاد دەکات ئێوەرە کاکە هەر ئەو یاسانەی کە ئێمە دەرمان کردوون بۆ ئەو هەرێمەی خۆمان بۆ هێزەکانی پێشمەرگە و ناوخۆ ئەوانە نەک چارجاران کەمە دەستخۆشیشیان لێ دەکەین و وەستایشیشمان کردوون چەند جاری ئەو چارجارانەیە کەلیمەی مجاهید دوو جاران هاتووە لە کۆی 6,000 قسوور ئاەت کەلیمەی جاهەدە 28 جاران هاتووە 31 جار دووبارە بۆتەوە ئەوە لێرانە تەماشەکە لە مقابلدا برا بەڕێزەکانی خۆم لە مقابلدا کە کەلیمەی قیتالت هەیە کە 10 جاران باس کراوە عفوا کەلیمەی سوڵح چەند جاران دووبارە کرابێتەوە باشە 34 جار لە 34 ئاەتی کەلیمەی سوڵح هاتووە 37 جار کەلیمەی سوڵح دووبارە کراوەتەوە یعنی چەند سێ بەرامبەر زیاتر ئەو جا کەلیمەی سلم لە 77 ئاەتی خوای پەروەردگار باسی کردووە 84 جار کەلیمەی سلم دووبارە کراوەتەوە کەلیمەی هودا کەوانە هەمووی مشتەقی ڕەحمەت و بەزەیی و شەفەقەت و مەحەبەتن 91 جار لێ 91 ئاەتی خوای پەروەردگار باسی کردووە 98 جار دووبارە کراوەتەوە کەلیمەی ڕەحم خوای پەروەردگار 201 جار لە 201 ئاەتی باسی ڕەحمی کردووە و 206 جاران دووبارە کراوەتەوە ئەوە گزابەی باسی چاکە لەگەڵ دایک و باوکی بکەیت چاکە لەگەڵ جیرانی بکەیت و گوتم کە ئیسلام بۆ دەوڵەتداریات و هەر جانبێک نییە باسی هەموو جانبەکانی ژیانی ئینسانی کردووە برا بەڕێزەکانی خۆم بابین بەراوردێک بکەین لە نێوان یاسای دەستکرد و لەگەڵ ئەو یاسایی کە خوای پەروەردگار ناردوویەتی تەبەن جارێ یاسای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە ناردوویەتی جیاوازی ناکات لە نێوان هیچ شوێن کەوتوەکانیدا ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی دەفەرمێت لەئین ئەشڕەکتە لەیەحبەطەنە عەمەلوک ئەی محەممەد عەلەیهی سەڵات پێشی ئیتیجاهی وی دەکات ئەگەر شرک بۆ خوای گەورە پەیدا بکەی خوای گەورە کردوەکانت پوچەڵ دەکاتەوە ئەدی کەسێکی سادە و ساکار لە دەوڵەتی ئیسلامی لە ناو موسڵمانان ئەگەر شرک پەیدا بکات چی لێ دەکەن هەر لەیەحبەطەنە عەمەلوک وەکو یەکە ئافرەتێک دزی دەکات لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام طبعا ئەمە بە شانازیەوە ینی شەرممان بە هیچ حدودێکی ئیسلامی نییە لە کاتێکدا کە دەوڵەتی ئیسلامی بوو زجی خەڵکی تێر کرد خەڵک احتیاجی بە هیچ شتێک نەما خەڵک پێویستی بە دزیکردن نەما خەڵک پێویستی بە غەش نەما دەوڵەت ڕاتبی بۆ خەڵکی بڕیەوە دەوڵەت هەلیکاری بۆ خەڵکی ڕەخسان ئەو کاتەی کە خەڵک هەمووی تێر بوو کابرا لەسەر تێریان ئیشی فەسادی و خراپە و خراپەکاری بێت و دزیکردن بێ دەبێ ئەو دەستە تووشی سەرەتان بووە ئەو دەستە دەبێ ببڕێت ئافرەتێک ئەوە ئیش و کاری بووە شەفاعەتی بۆ دەکەن لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی دەفەرمێ والله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها والله ئەگەر فاتیمەی کچی من دزی بکات دەستی دەبڕم و یەک هەڵەی گەورە هەڵوەستەیەکی لەسەر دەکەم لێرانە زۆرێک لە نەیارانی ئیسلام دەید کاکە وەڵان گۆسبێنێ بێنە سەر حکم جەڵدە لە خەڵکی دەدەن و دەستی خەڵکی دەبڕن و کاکە پەلەی مەکە سبەینی ئێمەی موسڵمانیش بینە سەر حکم خەڵک سیقە و متمانەمان پێ بکاتن دەوڵەتی ئیسلامیش دامەزرێنین ئێمە لە حدود دەست پێ ناکەین خەڵک دەبێت تێر بکرێتن دەبێت ڕۆشنبیر بکرێتن دەبێت ئاشنا بکرێتن بەدین دەبێت شارەزا بکرێتن بەدین دەبێت حەڵاڵ و حەرامی فێر بکرێتن دەبێت هیچ حوزر و بەهانەی نەمێنێتن ئەو جا کابرا کە بە ئازادانە دێ موسڵمان دەبێت تەحەمولی
عقوباتی ئیسلامیش بکە. چۆن لە سیستەمی ئەلمانی تەشبیه نەبێ بە ئیسلامی تەماشە دەکەین ئەوەی کە دزی دەکات خۆ ئەوەی دزی دەکاتن تا جیوی قاری لەسەر سەری دانانێ، ئەوەی کە ئیشی فاحشە دەکاتن خۆ یعنی ئەوەی کە مخدرات دەکەیان هەرچی هەر یەکە عقوبە و سزایەکیان بۆ داناوە. ئەتۆکو عەقڵی ئینسانیەوەت بۆ داناوە کە ئەوە چارەسەر نییە، خوای پەروەردگار کە ئەرحەم الراحیمینە عقوبەیەکی داناوە تاکە عقوباتی ڕەدە کە ئینسان بجێڕیتەوە لە خراپە و خراپەکاری عقوباتی ئیسلامیە. عقوباتەکەش هێر ڕەحمەتە. برا بەڕێزەکانی خۆم، ئەو مەنهەجە جیاوازی لە نێوان گەورە و گچکە ناکات. ئەگەر بچینە ناو وردەکاری تاریخی ئیسلامی یان تاریخی مسلمانان، ئەوە عەلی کوڕی ئەبی تاڵیب بەڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە خەلیفەی مسلمانان بووە، دەیهێنن لەگەڵ کابرایەکی جوولەکە محکەمە دەکرێت. دەکا کە مەناڵین دەسەڵاتدارانی ئەوڕۆ لەگەڵ جوولەکەیەکی نە، دەسەڵاتدارانی ئەمڕۆ بابێن لەگەڵ سەرۆک حزبێکی ئەو حزبانەی کە لە دەسەڵات نین، بابێن هەردووچیان ڕوبەڕووی دادگا بکرێن بە ئامادە بێ لەگەڵ ئەو سەرۆک حزبەکە، با نەڵێم لەگەڵ هاوڵاتیەکی سادە. ئەها سەردەمی دەوڵەتی ئیسلامی عەلی کوڕی ئەبی تاڵب لەگەڵ جوولەکەیەکی لە محکەمەیدا ئامادە بوو. بابێنەوان لەگەڵ سەرۆک حزبێکی بێن لە محکەمەیەکی دانیشن، حاکمێکی بێلایەن محکەمەیان بکاتن. ئامادەنە؟ کوڕەکانیان ئامادەن تەسلیم بە دادگا بکرێن؟ ئەوانەی کە قاتیلن لە حەفدەی شوباط خەڵکیان کوشت بە ئیسپات ئامادەن تەسلیم دادگا بکرێن؟ نەخێر. لە سیستەمی حکومڕانی ئیسلامی ئەوە نییە. هەر کەسێک داڵدەی قاتیل بدا، داڵدەی مجریمێک بدا، حکمی ئەوە محاسبە دەکرێت لەسەر ئەو داڵدەدانە. لەبەرەوەی فەرق و جیاوازیەکی نییە لە نێوان دەسەڵاتدارێک و لە نێوان خەڵکێکی سادە. ئەو جا مەنهەج دەبێ گشتگیر بێ کە باسم کرد. وەرە هەموو مەنهەجەکانی دنیا بخوێنەوە، بزانە هیچ مەنهەجێکت دەست دەکەوێ گشتگیر بێ هەمەلایەن بێ وەکو مەنهەجی خوا کە دایناوە لە بۆ بەشەریەت. بۆ لەبەرەوەی خوای گەورە دەفەرمێ ئەلا یعلم من خەلق وهو اللطیف الخەبیر. خوای گەورە بە عیلمەوە ئەو مەنهەجەی داناوە، دەزانێت چ شتێک بە کەلکی ئێمە دێ، چ شتێک بە کەلکی بەشەریەت دێتن. ئەو جا خاڵێکی دیکە خۆشەویستانی خۆم، مەنهەج دەبێ بۆ بەختەوەری خەڵک بێ، نەک بۆ شەقاوەت و بارگرانی بێتن. هیچ مەنهەجێک نێکو مەنهەجی ئیسلامی بەختەوەری دنیا و قیامەتی خەڵکی تێدا بێتن. ئەوەی دیکە تەماشا دەکەی خەڵکێکی پڕە و خەڵکێکی قڕە، خەڵکێک لەسەر حیسابی خەڵکێکی دیکە پێ هەڵچووە، ئەوە دزی دەکا ناوێکیان لێناوە، ئەوە دزی دەکاتن حیسابێکی دیکەی بۆ دەکەن، ئەوە خەڵک دەکوژێ فەوڕەن بڕیاری ئەعدامی بۆ دەردەچێتن، ئەوە 100 کەس بکوژێتن دەڵێن کاکەوە حیسابێکی دیکەی هەیە. ئەو جیاوازکاریانە هەمووتان دەیبینن. ئەو جا خۆشەویستانی خۆم دەبێت ڕەچاوی تواناکان بکرێتن لە دانانی مەنهەجدا، تاکە شەریعەتێک، تاکە یاسایەک کە لەسەر زەوی ڕەچاوی تواناکانی کردی بێتن شەریعەتی ئیسلامە. ڕۆژووی لەسەر هەموو خەڵکی واجب نەکردووەکو یەک، بەڵێ وەڵا جا واجب کرد جا پیاومێەوەی کە نەیگریت. نا، ئەوەی کە نەخۆشە لەسەری نییە، ئەوەی کە لە سەفەرە لەسەری نییە، ئەوەی نەخۆشیەکی مزمینە لەسەری نییە. بەڵام لە یاسا دەستکردەکان ئەو بڕیارەی کە دەردەچێتن بۆ هەموو خەڵکی وەکو یەکە، پێت دەکرێت پێت ناگرێت کەیفی خۆتە. ئەو باجە و سەرانەی کە ئەمڕۆ لە ئەوروپا و لە غەیری ئەوروپاش فەرز کراوە بەسەر خەڵکیدا، خەڵکی فەقیریان لێ هەڵاورد کردووە. نا، لە شەریعەتی ئیسلامیدا زەکاتمان هەیە. زەکات کابرای فەقیر لەسەرێتی مامۆستا لەسەری نییە، دەشیدرێتێ، هاوکاریشی دەکرێتن. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم، ئاخیر خاڵ کە مامۆستا دەڵێ 2 دقەت ماوە، نوابزانم 2 دقەکە تەواو بوون. ئەو مەنهەجە دەبێ ئاسان بێت و جێبەجێکردنەکەی
یعنی دەبێ واقعی بێت و ئاسان بێ بۆ جێبەجێکردنی ئەو منهەجەی کە ئەو دەوڵەتەی لەسەردا دەمەزرێت. وەرە تەماشای شەریعەتی ئیسلام جارێ هەر لە تەکالیفی لەسەر بەندە و لەسەر عەبدەکان لە عیبادەتەکانەوە تەماشەکە، لە خواپەرستیەکانەوە تەماشەکە، لە شخصێک بۆ شخصێکی دیکە جیاوازکاری کردووە و بۆ خزمەتکردنیش فەرق و جیاوازی نەکردووە. لە شەریعەتی ئیسلامیدا لە دەوڵەتی ئیسلامیدا ئەگەر دەوڵەتێکی ڕاستەقینە و حەقیقی بێ لە خزمەتکردندا فەرق و جیاوازی بە موسڵمانێک و بە جوولەکەیەکی ناکات. بەڵام جوولەکەیەکی موسالیم بێ، محارب نەبێ. و ئاخر شتیش برا بە ڕێزەکانی خۆم، ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێ لێ ناگەڕێ خەڵک دەرۆزەی بکات، لێ ناگەڕێ خەڵک هاواری لێ هەڵبستێتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەو کەسەی کە ئیش دەکا، جاکە دەفەرمێ ئوعطوا الئەجیرە ئەجرەهو قەبلە ئەن یەجوفە عەرەقە، هەر کرێکاری بەستە زمان ناگرێتەوە، مامۆستاش دەگرێتەوە، مامۆستای ئایەنیش دەگرێتەوە، مامۆستای زانکۆکانیش دەگرێتەوە، دکتۆرەکانیش دەگرێتەوە. ئەوەی کە ماندوو دەبێ سەرەمانگ دەبێ موچەی خۆی بەڕێک و پێچی وەربگریتن بە عەزیزیەوە. ئەوەی کە نیتیشی دەوڵەت موچەی بۆ دەبڕێتەوە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ڕۆژێک بینی کابرایەک دەرۆزەی دەکرد لە مەدینە، پیرەمێردێک شتی وای نەبینی بوو، تێت و بۆ دەرۆزەی دەکەی؟ تووەڵا قوربانە من جوولەکەم نەیگۆ دە باشە وەڵا مادام جوولەکەی لێی گەڕێم لا هەر لۆ هەندێکی چاچی. ئەوانەی کە هەندێک نصوصی فقهی هەن لەگەڵ ڕێزم بۆ ئەو عولەماوانە تاجی سەری ئێمن لەوانەی ئیفرات و تەفریتیان کردبی لە هەندێک شتدا. فەرمی بۆ دەرۆزەی دەکەی؟ فەرمووی تا گەنج بووم پارەم کۆ دەکردەوە جزیەم دەدا. یەکێک لە خاڵەکان کە موسڵمانانی پێ ئیتیهام دەکەن دەڵێ کاکە کاتی خۆی دەوڵەتی ئیسلامی جزیەی وەرگرتووە. کوڕە غەریب هەمومان ئەمڕۆ جزیە دەدەین، جزیەی 100 قاتمان لەسەردان دراوە. چێ هەیە لەو وڵاتە ئێمە جزیە نەداتن؟ یەک نەفەرم بۆ بینەوە لەو کوردستانی ئێمە جزیەی لەسەر نەبێت، بەس بە ناوی جزیە نیە، هەر ناو ناتۆرێکی دیکەیە. ئەوە دەڵێ بە ناوی دزیە. بە حەقەت یانی کابرا ئەنواع و ئەشکال ئێستا ئەو خەڵکەی بدوێنە سەرانەیەکی کەمیان لێ وەرگرتوون لە مقابلی پاراستنی شەڕەف و ناموس و معبەد و طقوسی دینی و هەموو شتێکیان و دیفاعکردنیشان لەسەر نەبوو لەو وڵاتەی. دەڵێ دەرۆزەی نەکەم سەرانەم پێ نادرێت، دەڵێ وەڵڵاهی ما ئەنسەفناک، بەخوا لەگەڵت بە ئینساف نەبووی. دەستی دەگری دەیباتە بەیتولمالی موسڵمانە، دەفەرمێتن ئەوە و هاوشێوەی ئەوەی جا تەماشەکە، ئەوە و هاوشێوەی ئەوەی جزیان لەسەر لادە. ئەوجا موچەیەکی مانگانەیان بۆ ببڕنەوە بۆی کە دەرۆزەی نەکەن و محتاج نەبن. بەڵام وەزەکەمان سەرە و لێژیە، کوردەواری خۆشمان دەڵێ ئەوەی گوڵۆڵەی کەوتە لێژی کەس چاکەی بۆ نایێژی. دەنا باشترین و چاکترین دەستور و یاسا و شەریعەتێکە دەوڵەتداری پێ بکرێتن بۆ هەموو بوارەکانی ژیان شەریعەتی ئیسلام. والسلام عليكم ورحمة الله وبركاته.